سەرۆک وەزیران مەسرۆر بارزانی گوت مەترسیên madeyên hojber ji metirsiyên terorê kêmtir nîne ji bo rûbirûbûna vê meşdarê hikûmettinê nikare dibe ku destên hevkar digel hebin ji wan ji navxwe li ser astê derve herêmî û bigiştî cîhanê. Wezareta Kar û Karûbarên Komalayetî bû kêmkirina metirsiyên madeyên hojber bikarînana Herêma Kurdistanê weke tranzît her wiha bikarxistin zindîkirina vî madeyî di navxuya Herêma Kurdistanê bi taybetî di nav Çîna gencan çi kiriye bi taybetî di serdemê kabîneyan hem ya hikûmeta Herêma Kurdistanê ji hêjaya Xatûna Koyistan Mihemed wezîra Karûbarên Komalayetî dipirsim xanima hêjan gelek bi xêratine Kurdistan 24 û ev rûke di konferansê de gelek behsê evê mijarê kir hewa gelek tişt gotin cihê balê bûn lê tiştê ku min vîya behs bikem cenabê hewa got me di kabîneyan hem de şûreşek bi ser gendaliyê di çaksaziyan da kiriye. Çi şûreş û hewa çi kiriye? زۆر سوپاس بۆ ئێوە سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان بەڵێ ئێمە لە کابینەیە لە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان شۆڕشێکی چاکسازیمان بەرپا کرد دژی گەندەڵی لە چاکسازیەکان لەو چاکسازیانەی کە پێشتر بەداخەوە ئەگەر کەسێک پێویستە مادەی هۆشبەری دەست بکەوێ ئەبوو بچێ لە چاکسازیەکانی ئێمە بیکڕێت. لە ناو چاکسازیەکان بازرگانی گەورە ئەنجام درراوە بازرگانی مادەی هۆشبەر بەداخەوە ئێمە 6 چاکسازیمان هەیە پێشتر پێش ئەم کابینەیە جیهازی سۆنەریان نەبووە بۆ پشکنینی ئەو کەلوپەلانەی کە ئەچێتە ژوورەوە بۆ چاکسازیەکان هەر بۆیە سەرچاوەیەک بووە بۆ ڕۆشتنە ژوورۆی مادەی هۆشبەر بۆ سزادراوەکان جگە لەوەی کە بە شێوەیەک سزادراوەکان تێکەڵکرابوون ئەوەی کە ئەچووە ژوورەوە ئەگەر بە مادەیەکی سوک بووە لەو سەرۆ بە معتادی هاتۆتە دەرەوە بۆیە کارەسات بووە هەنێک لە چاکسازیەکانی ئێمە کە هاتوین هەموو ئەم ئیشانەمان ڕێخستۆتەوە پێشتر کۆمپانیەکانی دروستکردنی خۆراک لە چاکسازیەکان هەروە حانوت بەشێکی کەم لە کارمەندەکان مادەی هۆشبەریان بردوۆتە ژوورەوە ئەمانە ئێستا هەمووی کۆتاییمان پێهێناوە سزادراوەکانمان لەسەر ئەساسی مادەکانیان جا کردوێتەوە هەموو سەرچاوی بردنە ژوورەوەی مادەی هۆشبەرمان وشک کردووە ئەوانەی تێوە گلابوون لە گەندەڵی دارایی لە گەندەڵی ئیداری لە کەم تەرخەمی هەموو ئەوانەمان سزادا و دوورمان سوونەتەوە بۆیە بە بڕوای ئێمە شۆڕشێکمان کردووە ناو چاکسازیەکانە ئێستا ئەوانەی ئەچنە چاکسازی بەڕاستی چاکسازیان تیاکرێت و کاتێک یەنە دەرەوە کەسێکی کێ و شیاوە بۆ ئەوەی کە لە ناو کۆمەلگای ژیانێکی ئاسایی بەرێتە سەر چ لە ڕێی خوێندنەوە بێت چ لە ڕووی سمینار و کۆبوونەوە بێت چ لە ڕووی وەرشەکانی فێربوونی دارتاشی و ئاسنگەری و خەیاتی و چاکنەوەی مۆبایل و ئەوانە بێت فێری پیشەی جیاجیاشیانەکەین قوتابیمان هەیە لە چاکسازیەکان لە پۆلی یەک هەتاکو تەلەبەی ماستەر و دکتۆرامان هەیە ئەمانە گۆڕانکاری زۆر گەورن کە لەم کابینەیە لە چاکسازیەکانە کراون. خاتونا کوێستان جەنابێ هەوە بخۆشی گوت bi têrwanîna me bikarhênerên madeyên hojber tawanbar nîne nexweşin eger tawanbar nîne bû çi di çaksaziyan de ne بەڵێ زۆر بەداخەوە ئێستا لە هەر 6 چاکسازیەکەی ئێمە 1970 کەس بە تاوانی مادەی هۆشبەر سزا دراون لەم 1970 670 کەسیان بەکاربەری مادەی هۆشبەرن لە کاتێکا بەتەڕ توێڕوانینی ئێمە ئەوەی مادەی هۆشبەر بەکارەهێنێت ئەمانە نەخۆشن نەک تاوانبار بەڵام یاساکان لە هەرێمی کوردستان و عێراقیش وەک تاوانبار مامەڵەیان لەگەڵاکات محکەمەکان سزایانەیەن یان گوێزنەوە بۆ چاکسازیەکانی ئێمە لەوێ سزاکان تەواوە بن و ئەچنەوە ناو کۆمەلگا بەڵام لە تێڕوانینی ئێمە ئەبێ ئەمانە لە سەنتەری شیاندنی ئالوودەبوانی مادەی هۆشبەر لە سەنتەری چارەسەری ئالوودەبوانی مادەی هۆشبەر چارەسەر بکرێن شیاندنەوەیان بۆ بکرێت
بهێنرەوە ناو کۆمەلگا نەک لە ناو کوێستان چاکسازیەکان سێ سزا ساڵ بدرێن زیاترە و دەست بەسەر باسی کردنەوەی ئەو سنتەرە دەکەن. هیچ هەوڵێکتان داوە بۆ کردنەوەی ئەو سنتەرە بوو چارەسەرکردنی ئەم کەسانەی کە ئاڵودەن. من بەخۆم هەندێک کەسم بینیوە قسەمان لەگەڵ کردووە کە چەندین جارە لە چاکسازیەکان بەند دەکرێن بەردەبنەوە دیسان بەکار دەهێنرون و دیسان دەچوێنە ئەو شوێنەی کە لێ هاتوون. بەڕای ئێوە ئەمە ڕێچارەیە؟ ئێستا ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی پێشتر نەخشەمان کردووە، سایت پلان و دەخستە و هەموو ئەوانەمان ئامادە کرده بوو، نردمانە ئەنجومەنی وەزیران زیاتر لە 5 ملیار دیناری تێچێت کە سنتەرێکی گەورە سەرەتا لە شاری هەولێر بکەینەوە، دواتر لە سلەیمانی و لە دووەک و لە هەڵەبجە و لە ئیدارە سەربەخۆکانیش. بەڵام بەوەی قەیرانی داراییەوە نەمانتوانی ئەم پرۆژەیە بەرینە پێشەوە و نەتوانرا ئەو پارەیە بۆ ئێمە وەزارەتی تەندروستی خەرج بکرێت. ئێستا خەریکی دروستکردنی ئەو سنتەرین لە ناو 3 بینا لە شەقڵاوە کە پێشتر قونسوڵەی ئیماراتی لە هەرێمی کوردستان دروستی کردووە بۆ بنکەی تەندروستی و 2 خوێندنگا، بەڵام بەهۆی دووری شوێنەکەیان بەکار نەهێنراوە. ئێمە بۆ ئەمە دەرخستەمان کردووە و دەرخستە بۆ نۆژەنکردنەوەی بیناکان پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە، دەرخستە بۆ کڕینی کەلوپەل، دەرخستە بۆ ئامێری پزیشکی و هەموویمان ئاراستەی قونسوڵەی ئیماراتی کردووە بە حکمیەوەی کە خۆیان دروستیان کردووە و هەروەها لە هەمان کاتا یاومانە بە ئەنجومەنی وەزیرانیش بۆی هەر کامێکیان دەست پێشخەری کرد و پارەکەی خەرج کرد، ئێمە دەستکەین بە نۆژەنکردنەوە کڕینی ئەساسەکە و فەرمانی دامەزراندنی 40 کەسمان لە بەڕێ سەرۆکی حکوومەتەوە پێگەیشتووە، CV پڕکراوەتەوە، فۆرم پڕکراوەتەوە، لەم ڕۆژانەیە دامەزراندنی ئەوانیش تەواوە بێت بۆ ئەوەی ئەو سنتەرە چ سنتەری چارەسەرە و سنتەری شیاندنەوەی پێکەوەیە لە شەقڵاوەیە بکرێتەوە بەڕووی ئەوانەیە کە ئاڵوودەبووی مادەی هۆشبەرن. بەڵێ جەنابی وەزیر، دوای ساڵی 2003 عێراق بووە ترانزیت لەبوو مادە هوشبەرەکان، کوردستانیش بە هەمان شێوە. ئێستا کوردستان بە قانونی ساڵی 2017 عێراق ئیش دەکە. ئەم قانونەش بۆ ئەو کەسانەی کە مادە هوشبەرەکان بەکاردێن لە نێوان ساڵێک بۆ 2 ساڵ هەندێکیش هەیە سزای هەتایە کە سێدارەدانە لە بۆ ئەو کەسانە. پێتوانیە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت بەخۆی هەبێ باشتر نابی؟ بەڵێ، هەرێمی کوردستان یاسای ژمارەیەکی ساڵی 2020 هەیە کە پەسەندی کردووە تایبەت بە بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانە. ئەمە سزاکانی ڕێکخستۆتەوە، هەر لەم یاسایە باسی ئەوە کات کە وەزارەتی تەندروستیە بێ سنتەری چارەسەری ئاڵوودەبووان بکات، وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی شاندنەوە بکات بۆ ئاڵوودەبووانی مادەی هۆشبەر. واتە بەڵێ ئێمە خۆمان لە ساڵی 2020 یاسای تایبەت بە خۆمانمان هەیە. باشە، ئەو یاسایە و ئەو سزاین کوژوێ یاسای دهێن دەرچوونە بەڕای هەوە تێرە هەندێتکەن کو بشێن ڕۆبڕووی vê diyardê bibin ku serok wezîran bi xwe cenabê wa gotî matirsiyên madeyên hûşber ji matirsiyên terûrê kêmtir nîne؟ بەڵێ، خۆی هەروەک بەڕێزیان باسی کرد، ئێستا بابەتی مادەی هۆشبەر هیچ کەمتر نییە لە تیرۆر، هاوشانە لەگەڵ تیرۆرا، چکە بە هەزاران گەنجی ئەم وڵاتە ئالوودەی مادەی هۆشبەرەکە کە ژیانی هیچ فەرقی نییە لەگەڵ مردنە. ئەوەی تووشی ئالوودەی مادەی هۆشبەرە بێت مردوویەکە و لەسەر زەوی ئەڕوا. بۆیە پێویستە ئەوانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوەکەن تونترین سزا بدرێن و هیچ لێخۆشبوونێک بۆ ئەوانە نەبێت، چکە ئەمانە بە هەزاران گەنج تووشی مادەی هۆشبەرە بکەن و زەرێکی گەورە لە خێزانەکانی هەرێمی کوردستانیان بە سەدان خێزان تووشی هەڵۆشانەوە بوون لە بەرمادەی هۆشبەر. بۆیە
ئەبێ سزای ئەوانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەکەن تونترین سزا بێت و هیچ لێبوردنێکی ناگرێتەوە. باشە. هەبوونە ناوچەیەکی زۆری وەک بێژن ڤاڵەهیا ئەمنی یەک ji سەبەبان دەهێتە زانین ji بۆ ترانزیت بازرگانیکردنê bi madeyên hûşber. Hûn dizanin kêşeya Herêma Kurdistanê ji digel hikûmeta federal bû pirkirinewê ew navçane ta êsta helwastirawe, çareser nekirawe. Wezaretekî êwa legel Iraq çi hemahengîtan heye bû rêgirîkirdin lem karesate ke berastî êsta li hel malek de pirsî لەوانەیە لە گەنجی خۆی لە مڕاحقی خۆی سنێلەی خۆی دەترسێ لە ناو مەکتەبە لە کافتریایە لە کۆبوونەوەکانە هیچ کەسێک ئارام نییە یعنی زۆربەی گەنجەکان کە ئێستا دەبینرێن لە مەکتەب لە ئیعدادیە لە متەوستا ئەوانە گەنجی تێدا لە کچ و کوڕ کە ئەو مادەیان بەکاردەهێنن باز دەکرێت لە کافتریاکان لە نێو نەرگیلەکان بەکاردەهێنێت ئێوە چه هەماهەنگیتان هەیە لەگە عێراق بەگشتی دەستگا پەیوەندیدارەکانی تر لە هەرێمی کوردستان کە بتوانن ڕێگری بکەن لەم دیاردایە کە ئەوەندە بەربڵاو بووە. بەڵێ ئەم بابەتە پەیوەندی بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە نییە، ئەم بابەتە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایشەوە هەیە زیاتر بەڕێوەبەرایەتیەکانی ئاسایش کە بەشێکیان هەیە بەشی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرە. ئەوەی من ئاگادار بم وەزارەتی ناوخۆ تەنسیقێک و هەماهنگێکی زۆری هەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆی عێراق بۆ ئەم بابەتە هەروەها ئەو بەڕێوەبەرایەتیانەی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە ئاسایش هەماهنگیان هەیە لەگەڵ دام و دەستگا پەیوەندیدارەکان لە عێراقی فیدراڵ و ئەم بابەتە هیچ پەیوەندی بە وەزارەتی ئێمەوە نییە. ئێمە دوو بابەت پەیوەندی بە ئێمەوە هەیە، یەک ئەوانەی کە سزا ئەدرێن دوای ئەوە محکەمە ئەکرێن نیەنە چاکسازیەکانی ئێمە هەوڵ بین شیاندنەوەیان بۆ بکەین بیان خێنەوە ناو کۆمەلگا. حاڵەتی دووەم ئەوەیە کە لە یاسای ژمارەیەکی 2020 ئاماژەی پێکراوە ئێمە سەنتەری شیاندنەوەی ئاڵوودەبوانی مادەی هۆشبەر بکەینەوە بۆ ئەوەی ئەوانەی توش بوون ئاڵوودە بوون شیاندنەوەیان بۆ بکەین. بەڵام بابەتی ئەوەی دەست بەسەر خاڵە سنووریەکان بکەین بیپارێزین مادەی هۆش بەگرین ئەوانە هیچ پەیوەندی بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە نییە. پرسیارێک کوتاییم هەیە لە جەنابتان زۆربەی راپۆرتەکان لەسەر ئاستی نێودەوڵەتیش باس لەوە دەکەن کە زۆربەی ئەو مادانە لە ناو گەنجەکان بڵاوە دەبن زۆربەی ئەو کەسانەی کە بەکاردەهێنن ئەو کەسانن کە بێکارن. پێشتر لە ساڵی 2017 یەک غڕامی ئەو مادانە بوو نمونە بە $100 دەتوانێت بەدەست بێنرێ ئێستا کەمتر لە $20. وەزارەتەکەتان چ کارێکتان کردووە بوو کەمکردنەوەی بێکاری لە ناوگەنجان تا تووشی ئەم حاڵەتانە نەبن؟ بەڵێ خۆی کێشەی گەورەی من پێم وایە کێشەی گەورەی هەرێم ئەوەی کە ئێستا و لە ئایندا ڕوبەڕوویە بێتەوە بێکاریە ئەو دۆخەیە کە گەنجان هەیەە بێکارن و بژێوی ژیانیان ناتوان دابین بکەن. ئەمە پەیوەندی بە کۆی کابینەکەەوە هەیە تەنها پەیوەندی بە وەزارەتی کارەوە نییە بابەتی بێکاری چکە خۆ دەزانی دامەزراندنی لە کەرتی گشتی ئەمە پەیوەندیدارە بە هەموو وەزارەتەکان و کۆی ئەنجومەنەکە بۆ کەرتی تایبەتیش زۆربەی وەزارەتەکان بڵێ پەیوەستن بە شێوازێک لە شێوازەکان بە کەرتی تایبەتەوە بۆ نمونە وەزارەتی بازرگانی بە کۆمپانیاکانەوە وەزارەتی کشت و کاڵ بە و کۆمپانیانی کە پیشەسازی خۆراگەکەن هەروەها وەزارەتی سامانە سروشتەکان بە کۆمپانیاکانی نەوت و واتە زۆربەی وەزارەتەکان پەیوەستن بە کەرتی تایبەتیشەوە. بەڵام ئەوەی وەزارەتی کار کردوێتی کۆمەڵێک کاری لەسەر کردو زۆرترین کەس کە لەم کابینەیە دامەزرابێ لە کەرتی گشتی لە وەزارەتەکەی ئێمەیە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کە ئێمە بەشی بەکارخستنمان هەیە لە بەڕێوەبەرایەتیەکانی کار لە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی کە هەوڵەیەات ئەو گەنجانەی کە بێکارن
لە کەرتی تایبەت کاریان بۆ بدۆزێتەوە، یعنی هەمانگیان بۆ دروست دەکات. جا لەم کۆمپانیایەکی گەورەی نەوتیەوە بێ هەتا مۆڵێک و دوکاندارێک ئەمان بە دوواداچوونەکەن بۆ ئەوەی کە بزان لەکوێ چ شوێن کارێک پێویستی بە دەستی کار هەیە ئێمە ئەمانە بخینە سەر کار. هەروەها ئێمە ئێستا 9 سەنتەری ڕاهێنانی پیشەییمان هەیە لە هەرێمی کوردستان کە لەم کابینەیە بە بەردەوامی پارەی بۆ تەرخان کراوە و بڵێ خولەکان بە بەردەوامی گەنج فێری پیشەی جیاجیاکە بە پێی دوادوچوونەکانی و ئێمە زانیومانە کە لە ساسی ئەوانەی کە لە سنتەرەکانی ڕاهێنانی پیشەی ئێمە فێری پیشەی جیاجیا بوون ئێستا خاوەنی کار و شوێنکاری خۆیانن. هەروەها ئێمە لە ڕێگای بەڕێوەبەرایەتەکانی کارەوە بە دوواداچوون بۆ ڕەوشی کرێکارەکەین بۆی خەڵک کرێکار لە شوێنکارەکەی نەچەوسێتەوە و لە ڕێگای دەستەبەری کۆمەڵایەتیەوە هەوڵی دابینکردنی مافەکانیانەین لە بەتایبەتی لە خانەنشینکردنیان کە ئەمەوە ئەکا خواستی گەنج هەبێت کە لە کەرتی تایبەت ئیش بکات لە باتیەوەی خواستی زۆری هەبێت لەسەر کەرتی گشتی. ئێمە لە هەموو ئەم بوارانە کارمان کردووە و بە پێی ئەو ئامارانەی کە لەبەر دەستی ئێمەیە وەزارەتی کار لە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە ماوەی ئەم 4 ساڵەیە 3 بەرابەری هەموو کابینەکانی پێشوویشی بۆ کرێکار کردووە. دەستێت وا خۆش بن خانما کوێستان محەممەد وەزیرە کار و کاروبارێن کۆمەڵایەتی گەلێک سپاس. سپاس بۆ ئێوەش.